شايا بواسي يجيان بملجيان أشاق أبالي بوشنوري لەناو هەورامیەکاندا و بەتایبەت لە کاتی کارکردندا دیاردەیەکی باو هەیە کە ماندووبوونی خۆیان بە گۆرانی وتن دەردەکەن. يجيان بملجيان بالمكاشوكو شريكي وشادي هەورامان وەستایەکی هەورامیە و کاری گەچکاری دەکات. ئەو لەگەڵ کرێکارەکانیدا و بەدەم کارکردنەوە چەندین ئاواز و سەدای هەورامیانە دەڵێتەوە. لە 2002 من خەریکی ئەمیشەم کە دەستم پێ کردووە و ئەوە لە بەیانی سەعات 7 هاتوومەتە سەر ئیش لە بناغەوە دەستم پێ کردووە و کاتی چێشنگا دانیشی گۆرانیم بۆ هاتووە گۆرانیم وتووە و ساحب ماڵی وا بووە ئیشم کردووە وتێتی بە قوربان دەبم ئەم 5 دقە تا من لێرەم ئیش مەکە بەسەوە 5 دقە دوو گۆرانیم بۆ بڵێ. هەورامان تەنها ماندووبوونی کرێکارەکانی دەرناکات. ئەوە خۆی دەڵێ پێشمەرگەیە و لە شەڕەکانی داعشیشدا کەشوهەوای جەنگ و ماندووبوونی هاوڕێکانی بە گۆرانی وتن بیربردوونەتەوە. پێشمەرگەیەکەی پاسەوانی بەشداری شەڕی داعشمان کردووە لە خازر لەوێ کە چوون بۆ شەڕی داعش لە کاتی شەڕەکە ئەمە لە کاتی شەڕاکە کە دانیشتنی سراحەتمانە کرد گۆرانیم بۆ ئەوتن جێوێکی ترم خۆش بۆ ئەکردن لەبەرەوەی کە زورەی نەڕوخێ. خاوەن ماڵەکان و کرێکارەکان و ئەوانەشی لەو شوێنەوە نزیکن زۆرجار لە دەوری گۆرانیەکانی هەورامان کۆدەبنەوە وە خۆیان دەڵێن کارکردن ماندووبوون و زەحمەتی زۆرە بەڵام ئەوان وەک هەورامیەکان بەم کەشانە سەعاتەکانی کارکردن خێراتر بەڕێدەکەن. ماشەڵڵا کاگۆرەمان دەنگێکی خۆشی هەیە بۆ جەوەکەمان خۆشەکات جەوی ئیشەکەمان وا لێکات وازانین لە سەفرین لە سیاحین حتا زۆر جار من جاران ڕادیۆشتم هێناوە یا مەسە میمۆریە شتێکم هێناوە بۆ گۆرانی وتن لەوەتی لەگەڵ وە ساورامانام زۆر جار کە بە یەکەوە ئیشەکەین تر نایێنم بەڕاستی هەر بەزمێ شتێکمان کە پێویست بێ ینی حەزی پێ بکەین ئەڵێن کاگۆرەمان بۆمان ئەڵێ زۆر جەوەکە خۆشترەکا بۆمان. لەناو کەلتور و هونەری هەورامی کۆندا هەورامیەکان بەبێ ئامێرەکانی میوزیک زۆرجار لەگەڵ شنەبای فێنک و جوانی سروشتی ناوچەکە ڕایکێشاون بۆ وێناکردنی ناوچەکەیان بە گۆرانی بە جۆرێ گۆرانیان وتووە کە تایبەتمەندی و ڕەسەنایەتی خۆیان تێدا وێنا کردووە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. يا غيانا وشي